قەزای شەقڵاوەیە لە سنووری پارێزگای هەولێر. شەقڵاوە ئەو شوێنەیە زیاتر لە 1800 ساڵە مەسیحیەکانی تێدا نیشتەجێن. لە ساڵانی ڕابردوو زیاتر لە 500 خێزانی بە ئاین مەسیحی لەو ناوچەیە ژیاون. ئێستا کەمتر لە 250 خێزانی مەسیحی لە سەنتەری قەزای شەقڵاوە نیشتەجێن. ئەمە وەکو مەسیحیەکانی شەقڵاوە لێرە لە دێر زەمانەوە شەقڵاوە ناوچەیەکی فرە نەتەوەی و فرە ئاینی بووە. ژیانی گوزەران هەر لە سەرەتاوە لەگەڵ برا موسڵمانەکان ژیانێکی زۆر سادە و ساکار و ژیانێکی یعنی بێفەرق و جودایی بووە. لە هەموو یادەکان لە هەموو بۆنەکان بەشداری یەکتری بووینە. ئەتوانم بڵێن لە هەموو بارێکی ژیانەوە ئێمە هاوبەش و تەواوکەری یەکتری بووینە. لە هەموو خۆشی و ناخۆشیەکان بەشدارمان کردووە بەبێ فەرق و جوایزی. هەروەک ڕەحمەتی مامجەلالێک دەڵێ کوردستان چەپکە گوڵێکی ڕازاوایە لە هەموو ڕنگ و لە هەموو بۆنەکان بەوە خاک و نیشتیمان جوانەکەوە لە هەموو ڕەنجێکیش تێدا هەبیتن موسڵمان مەسیحی ئێزیدیە کامرە. ئێرە گەڕەکی بێترمەیە کۆنترین گەڕەکی شەقڵاوە. ئەو شوێنەی 18 سەدە لەمەوبەر مەسیحیەکانی تێدا نیشتەجێ بوون. لەگەڵ دانیشتوانی شەقڵاوە کە زۆرینەیان موسڵمانن پەیوەندیەکی باش و تێکەڵاویەکی زۆریان هەیە. لە تەواوی بۆنە و جەژنە ئاینیەکان بەشداری خۆشی و ناخۆشی یەکتر دەکەن. شەقڵاوە پێک هاتووە لە دوو نەتەوەی زۆر ئیسلامی و براکانمان مەسیحی. تا ئێستا هیچ کێشەیەک نییە لە بینی مەسیحی و ئیسلامیەکان و هەرچوو کەوت و تازیەکان تازی یەکتیشمان کردووە. هیچ کێشەی دین و مەسهەبمان نییە وەکو مەسیحی وەکو برایانی ئیسلامی. خوشک و برا مەسیحیەکان دەگەر کوردانی شەقڵاوە زۆر بێ کێشە و بێ مەشاکیلم. شەقڵاوە لە دوو پێکاتەی سەرەکی پێکاتیەیەکیان موسڵمان لە ڕووی ئاینەکەوە، دووەمیشیان مەسیحی وەکو ئاین وەکو نەتەوەش هەردووچیان کوردن و هەردووچیان خەڵکی ئەو مەنتیقەنەوە ئەسلی ئەو شەقڵاوە دەور و بەرەینە. هیچ فەرق و جودایەک لەما بینی مەسیحیەکان و موسڵمانەکان نابینی ئەگەر سەردانیان بکەی. هەتا پەیوەندی نێوانیان و هەتا هاتو زۆر بەشێکی زۆر خانەوادەکان یاخود گەنجەکان هاوڕێی یەکدینە و سەردانی یەکدیشەکەن لە مناسەبەکان و بۆنە و جەژنەکان. 24 لەسەر 25 دیسەمبەر بە کاتی لەدایکبوونی عیسای مەسیح دادەنرێت. ئەو ڕۆژە جەژنی مەسیحیەکانە. چەندان چالاکی تایبەت بەو یادا لەلایەن مەسیحیەکان ئەنجام دەدرێت. نوێژی تایبەتی بۆ ڕوحی مەسیح دەکرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، شەقڵاوە.